ئاودیر مربین حنا ڕێڤەبەری فێرکردنا ئامادەی یا سەریانی لە ڕێڤەبەراتکە گشتیە فێرکردنا سەریانی لە وەزارەتە پەروەردە لە هەولێرت گەلمەیە کاک ئاودێر ئەم کاتەوە باش بێگومان دوو ڕۆژ پێش ئێستا لە مناسبەتێکە سەرۆکوەزیرانی کوردستان بە ڕەقەم باسی ئەوەی کرد کە هەموو پێکهاتەکانی کوردستان چۆن یەکسانن لە ماف و لە ئەرک بێگومان باسی خواردنیشکی کە خواردن خۆتەزانی زمان کۆلەکەی پاراستنی شوناسی هەر نەتەوەیەکە ئێوە وەکو سەریانی تا چەند مفامان بوون لەو سیاسەتە کراوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەیانی باش بەیانی هەموو بینەرانیش باس زۆر سپاس بە حەقەت وەکو خوێندنی سریانی هەر لە 93ەوە کە وەکو بە یاسا کاتی خۆی لە 93 لە یاسای پەرلەمانی کوردستان دانی پێنرایە ئەویش بە هەوڵ و هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پاراستنی زمانی دایک لە پاڵ با بڵێن زمانی کوردی و زمانەکانی تریش هەر لە 93ەوە گرنگجێکی تایبەتی پێدراوە ئێمە سپاسی حکوومەت دەکەین لە بۆ ئەو شتانەی کراوە بەڵام ئەوەی کە هەشە با بڵێن ئەگەر بێت و مقارنەی بکەین بە دەوڵەتانی دەوروبەر یان شوێنی تر زۆر زۆر باشترە و کە گرنگجەیەکی تایبەتی پێدرایە هەرچەندەکە کەم و کۆڕی هەیە و دەبێتن بەڵام هیوادارین کە ئەو کەم و کۆڕیانە ڕوو لە کەمی بکەن ئەویش بە هەوڵ و هیمەتی حکوومەت هیوادارین کە ئەو شتانەی کە هەیە با بڵێن شان بەشانی خوێندنەکانی تر بۆ پاراستنی زمان و پێکەوە ژیانەی کە هەیە زیاتر پەری پێ بدرێت بە تایبەتی بەڕێستان لە وەزارەتی پەروەردەن وەزارەتی پەروەردە کە لایەنی پەیوەندیداری سەرپەرشتیکردنیان پرۆسەیە تا چەند وەزیر و بەڕێوەبەرە گشتیەکان و عالی لایەنە پەیوەندیدارەکان جددینە لەگەلێوە بۆ پەرەپێدانی زمانەکەتان بۆ نمونە وەکو سەریانی بە حەقەت من فترەی ساڵێک لەم بەشە ئێستا حالیان دەوام دەکەم ئەوەی کە با بڵێن پێداویستیە یا هەر شتێک کە بمانەوێتن جەنابی وەزیر ئەوەی کە ڕێی بستێتن هەریکارە بەڵام هەندێک شتەیە بە حەقەت ڕەنگە لە دەسەڵاتی ئەویش نەبیتن ینی بۆ نمونە مەسەلەی دانانی محازر ئێستا کە کێشەیەکی گەورەیە هەمانە ئەوە ڕەنگە لە دەسەڵاتی وەزارەت نەبیتن ئەگەرنا وەکو بەڕێوەرە گشتیەکان یا وەکو جەنابی خودی وەزیر تەقسیری نەکردووە بە نسبەت کێشە و کەمڕێیەکانی با بڵێن خوێندنی سریانی خۆ دەزانی مەسلەی دامەزراندن و ئەوە لە کوردستانە کێشەیەکێک کە حکوومەتی عێراقکە قەت بۆ کوردستان دەرگای دامەزراندن ناکاتەوە کەمە بۆ خۆی کێشەیەک لەوانێ بۆ هەموو شوێنەکان بۆ هەموو داوائیرەکان بۆ هەموو سێکتەرەکان ئەمە بۆ خۆی کێشەی بێ کێشەیەکی گشتی حکوومەتی عێراق ڕێگەرە لەمەی بەرحاڵ کاک ئاودێر ئەو پرۆسەی خوێندن بۆ نمونە سەریانی لە قۆناغی سەرەتایی ناوەندی دوان ناوەندی دەست پێ دەکات کەواتە ئەمە تا چەند بۆ قوتابیەکانی ئێوە ڕێخوشکەرە گرنگە ئەمە مەسلەی پرۆسەی خوێندنی سریانی زۆر زۆر گرنگە خاڵ یەکەم ئەوەی کە با بڵێن مەسلەی زمانی دایک پارێزگای لە زمانی دایک دەکەیت و لە پاڵ ئەوە شە با بڵێن جگە ڕنگ ئەمە ئێستا قوتابخانەکانمان خوێندی سریانی بەڵام لە پاڵ خوێندنی سریانی بابەتی کوردیش دەخوێنرێت بابەتی ئینگلیزیش دەخوێنرێتن ینی ئەو قوتابیانەی کە لە قوتابخانەکانی ئێمە با بڵێن ساڵانە کە تەخەڕوز دەکەن یا دەستنا کۆلێژەکان بە زمانێکی پارا و چ لە زمانی سریانی یا لە زمانی کوردی یا لە زمانی ئینگلیزی کێشیان نابێتن ینی هەندێک کەس ئاڵێن کە بچیتە سریانی فێرە کوردی یا فێرە ئینگلیزی نابێت ئەوە دوورە لە ڕاستی ئەو بە حەقەت هەشمانە با بڵێن هەرچەندە هەندێک هەتا لە ئەو قوتابخانە کوردیانەی کە زمانی کوردیە لە هەولێر هەمانە یا لە دهۆگەمانە بابەتێکی سریانیمان هەیە با بڵێن ئەوانیش با بڵێن بابەتێکی سریانی دەخوێنن بۆیە ئەو قوتابخانانی ئێمە چەند گرنگی بە زمانی سریانی بدەن بە هەمان شێوە بە زمانی کوردی و زمانی ئینگلیزی و بابەتەکانی دیکەش دەدرێتن وەکو خوێندن کەواتە بە پرسێکی گرنگ هێنا ئاراوە خۆتەزانی لە کوردستان وڵاتێکی فرە پێکەوە ژیانە فرە پێک هاتەیە کەواتە تا چەند گرنگە حتا بە قوتابخانەکانی تریش ئەو زمانە سەرێکیانە بۆ نمونە پێک هاتە سەرێکیەکان کە لە کوردستانە هەیە زمانیان ببێتە زمانی فەرمی پەروەردە کە کومەلگای ئەمە زیاتر ئاوێتە یەکتر بێ شارەزای کلتور چاند گەڤنە شۆپی زمان
یەکتر ببێت ئەمە تا چەند گرنگە بەڕێت خۆی زۆر گرینگە کاتێک تۆ لە وڵاتێک دەژی فڕە ئاین و ئاینزا و هەروەها نەتەوەی تری تیا بێتن ینی زۆر گرنگ ئێستا بۆ نمونە ئێمە هەمانە حالیان قوتابی با بڵێن لە نەتەوەی کورد لە قسمی سریانی تەخەڕەجی کردووە لە زانکۆی سەلاحەدین لە بەشی سریانی یعنی ئەوە زۆر گرینگە بۆ ئێمە یعنی هەم ئەویش فێرە زمانەکە دەبێتن ئەویش هەم فێری زمانەکەی تر دووەم شت بۆ مەسلەی بەڕێوەبردنی کارجیێڕی زۆر گرینگە تۆ لە ناکرێت تۆ لە وڵاتێک بژی زمانی ئەو وڵاتە نەزانی یا بە زمانی تر قسە بکەیت بە حەقات بۆیە بە ڕێیما ئەو تێکەڵاویە هەم تێکەڵاویەک دروست دەبێتن لە بینی قوتابیەکانی ئێمە و قوتابیەکانی تریش نەتەوەکانی تریش هەم وەکو گۆڕینەوەی کەلتور و عادات و تەقالیدیش ئەوەش ینی لە ڕووی پەروەردە و لە ڕووی کەلتوریەوە زۆر گرینگە یان لەبەرەوەی کە ئێمە ئەمڕۆ نینەکە لەو وڵاتە دەژین ینی بە سەدا ساڵا و پێکەوە ژیانە و ئەو ژیانە با بڵێن کەلتوری و فڕەڕەنجی لە کوردستان خاستان ڕەنجی داوەتەوە هیوادارین کە زیاتر بەرەو پێشەوە بڕوا و زیاتر ڕنگ بداتەوە لەو با بڵێن بابەتەوە کەواتە لە قۆناغی زانکۆشە گرنگی بە زمانی سەریانی دراوە لە کوردستانە بەڵێ ئێستا لە قۆناغی با بڵێن لە ئێستا بۆ نمونە لە زانکۆی سەلاحەدینیش بەشمانەیە ئێستا قوتابی ئێمە تەخەڕوجیان کردو ئێستا حالیان ئەم ساڵ ئەگە غەڵەت نەبم پار ساڵ ئەوەش کراوە بۆ مەسلەی ماستەر لە زمانی سریانی با بڵێن تەقدیمی زمانی سریانی کراوەکو ماستەر لە زمانی سریانی بێنێتن و بە خۆشحاڵیەوە ئەوەی کە جێم لێ بووە گەغەڵەت نەبم لە دهۆچی ژە و بەشەوا دەکرێتەوە لە زانکۆی دهۆچی خۆشەویست ئەویش وەکو گرنگجیەک بە و زمانە ئەوە لەوێش بەشیشتر دەکرێتەوە هەر بۆ زمانی سریانی ینی هەم ئێمە لە باخچەی ساوایانەوە گرنگجی باخچەی ساوانیشمان هەیە با بڵێن هەموو بابەتەکانی سریانی بە سریانی دەخوێنێت لە دیانە ینی واتە لە باخچەی ساوایانەوە گرنگجیمان پێداوە تا دەگاتە ئاسی زانکۆ و لە سەرەوەی زانکۆش ینی ئەو وەمان کردووە کە شانبەشانی زمانەکانی تر ئەویش شوێنی خۆی بکاتەوە بۆ ئەوەی کە هەم هەز بە ئەوە نەکەین کە لە کوردستان ئێمە زمانەکەمان ڕوو لە ناوچوون بچێتن نابلعکس ئەو گرنگجی کە لە حکوومەت پێی دەدرێتەوە ئێمەش بۆ خۆمان کە زیاتر گرنگجی پێ بدەین بۆ ئەوەی کە لە داهاتوودا زۆر شتی تر بکرێتن بۆ زمانەکە زمانەکانی تریش نەک با بڵێن بەڵێ لە قۆناغی باخچەی ساوایان تا تەواوکردنی زانکۆ ماستەر و دکتۆرا ئەنی هەرز بە زمانی خۆی دەخوێنێت کەواتە لەم چارچوەیەدا قوتابیەکانی ئێوە تا چەند مفامان بوونە ئەو لە ڕووی منهەجەوە ئایا هەر هەمان منهەجە کە لە وەزارەتی پەروەردە بە شێوەیەکی فەرمی سەرپەرشتی دەکرێت لای قوتابخانەکانی سەریانیش دەخوێنرێتەوە بەڵێ هەمان ئەو منهەجە با بڵێن ئەو پرۆگرامە با بڵێن هەیە کە لە کوردستان پاژەوەی کە با بڵێن هەر منهەجێک یا پرۆگرامێک کە دادەنرێتن لە زمانی کوردی ئێمە دەیکەینە زمانی سریانی و لە قوتابخانەکان با بڵێن دەخوێندرێتن واتە هەمان منهەجی هەرێمی کوردستانە وەزارەتی هەرێمی کوردستان بەڵێ بەرز ئاودیر مەروین حەنا ڕێبەبەری فێرکردنا ئامادەییە سەریانی لە ڕێبەبەراتیە گشتیا فێرکردنا سەریانی لە وەزارەتە پەروەردە گەلێک سپاس بەرز ئاودیر